بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لەبێ زۆر خۆشحاڵم بە دیداری ئێوەی ئازیز شادەبم لە یەکەم زنجیرەی پرۆگرامی کاردانەوە. کاردانەوە ناوەکەی بەخۆیەوەیەتی. کار هەیە، کاردانەوەش هەیە. ئێمە زیاتر باسی کاردانەوەکانەکەین کە چۆن ئەتوانێ ڕێزکی ژیانی کەسێک بگۆڕێت بۆ باش و بۆ خراپیش. بابەتی ئەمڕۆمان تووڕەبوونە. ئایا ئێمە بۆ تووڕابین؟ ئایا ئێمە پێویستەکە تووڕەبین؟ تووڕەبوون باشە، خراپە؟ بۆ ئەم بابەتە دوو میوانمان لە ستۆدیۆ حازرە کە لەم بوارە زۆر کاریان کردووە. ئەوانیش دکتۆر بەختیار تاڵەبانی، مامۆستای زانکۆ، دکتۆر بەخێربەی، هەروەها خاتوو شیاونۆڕۆڵی، ماستەر لە ڕاوێژ و پەروەردەی فامیلی یاخود ڕاوێژ و پەروەردەی خێزانی. هەروتان بەخێر بن یاخوا. دکتۆر بەختیار، ئێمە بۆ تووڕابین. هەندێک جار هۆکارەکەی ئەوەیە کە ئینسان مرۆڤ خۆی بەوە یعنی خۆی بە مەغدوو دەزانێ. هەستەکەی لە مووقیفێکە غەدری لێکراوە یاخود شتێکە ئەبێ وابێت، ئیشەکە ئەبێ وابێت، ئەوەی کە تۆ پێت ڕاستە، پێت باشە، بەڵام بەرامبەرەکە دوانیە بۆ چوونێکی تری هەیە. ئیتر لای تۆ بۆ چوونەکەی تۆ ڕاستە، لای ئەویش هەڵبەتە بۆ چوونەکەی خۆی ڕاستە. ئیتر لێرا تۆ تووڕابی، ئەگەر تۆ تووڕەبی ئەویش تووڕابێ. تووڕەبوون بۆ تووڕابین. جوان، سوپاس بۆ بەڕێزت و ڕێزمان هەیە بۆ بینەر و بیسەر عەزیزەکان. جار یەکەم کاک سۆران حەقی خۆیەتی ئەو مستەڵەحە بۆ خەڵک و بۆ خۆشمان ڕاستکەینەوە. تووڕەبوون شەرت نییە ئیلا کاردانەوەی چواردەوەر بێ. زۆر جار کاردانەوەی ناخی خۆت، بیرکردنەوەی خۆت، هەڵسوکەوتی خۆت، گۆڕانکاریە ناوەخنەکانی زۆر جاریا هەموو جارێک ئاجا شەرت نییە. زۆری نەیان کە توانین بڵێن تووڕەبوون دوو جۆرە. تووڕەبوونێکیان هەیە بۆ کاردانەوەی بۆ چواردەوەر. لە ئەنجامی ئەو ئینگلیز پێی دەڵێت ترایگەر یانی چی؟ هاندان. ئەو شتانی کە پەنجەی پیانراوە، ئەو شتانی کە کلیکی لەسەر کردووە، جا یان لە چاو وەرتگرتووە، یان لە گوێچکە وەرتگرتووە، یان لە هەست و نەستەکان وەرتگرتووە، یان جاری واشەیە لە ئەحساسەکان وەرتگرتووە کە ڕەنگە گەرمایەک بێت، سەرمایەک بێت، یان بارودۆخێک بێت کە لە چواردەوەرا ڕوودەکەوتە. خاڵ یەکەم جۆرێ لە تووڕەبوونمان هەیە کاردانەوەی چواردەوەرە کە بەرنامەکەی جەنابیشە زۆر جوانە کە ناودنەوە کاردانەوە. بەشێکی تری تووڕەبوونمان هەیە کاردانەوەی مرۆڤ بۆ ناوەخنی. بۆ نمونە بەڕێزێک لە کاردانەوەی بۆ خۆم با احتیمالە تێکچوونی هۆرمۆنات بێ. یعنی بۆ نمونە مەسەلەن احتیمالە تێکچوونی هۆرمۆنی غودە بێت، احتیمالە تێکچوونی هۆرمۆنەکانی جسم بێت کە ئێمە حاڵەتی وامان هەیە کە دوای ئەکرێت بە درێژایی بەرنامەکە باسی کەین کە زۆر جا گەشتووەتە تەلاق و جیابوونەوە ژن و مێردەکە دوایی زانیوانە کە تێکچوونی هۆرمۆناتە. دکتۆر، ئەو هەندێک جار هەیە هەر بانیەڵەسی لە خەوت مەزاجی نییە. تۆڕۆ بێتاقەتی ئەوە هۆرمۆنەکەیە جا بەشێکی یا خێوێکە بینیتە بیرە نایە. بەزەبت کاردانەوەی بۆ ئەو شتا گۆڕانکارانی کە لە ناخی خۆ تا ڕوویداوە. جا یان بیرکردنەوەیەکی زۆرە و بۆ تەفسیر نەکراوە، یان بڕیارێکی زۆرە و بۆ دەرنەکراوە، یان زەرەرێکی زۆرە و بۆ تەفسیر نەکراوە، یاخود بۆ نمونە هەست بە زوڵمکردنێکە لە چواردەور و بە حسابی خۆت بۆنە لە ناخی خۆتە کە ڕەنگە ئەو بیرکردنەوەش بیرکردنەوەیکی هەڵەبێکەوەتە. ئەگەر بە کورت و مختصر جوابی جەناب دەمەوە سێ چوار قۆناغێکە تووڕەبوون ڕۆدات. یەکەم ترایگەرێک هەیە، هاندانێکێت، ئەمە یەکەم. دووەم ئیسکەلیشن بە زمانی ئینگلیزی یانی چی؟ قۆناغبەندی. زوو پەمپ دراوی، زیاد کراوە، وەکۆڵە گێچەکەی بەرز کراوە، دەفع کراوی. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم کە بەداخەوە زۆر جار ئەمە هۆکارەکە ئەویش ئەوەیە تەفسیرکردنێتی. یعنی ڕەنگە تۆ بە من دەڵێ بەخە، ڕەنگە من بەخە ئەگەر بەختیار وەکو خۆم بەخە بە شتێکی زۆر نۆرمەڵ و تەبیعی وەرگرم ئەسڵەن پێ بکەنم بەدەم تۆڵم قوربانت بم لایک بۆ تۆ. بەڵام احتیمالە هەر من بەختیار ئەگەر بەخە زۆر بە شتێکی زۆر ئیهانەت تێ بگەم بۆ تەفسیرێکی زۆر هەڵەی تێ بگەم کەواتە هەڵچوون بێت. کەواتە خاڵی سێم تەفسیرکردنە کە دوای باسیەکەین بە لێکدانەوەی ناومێشکی خۆت. بەزەبت فایلەکەی ناومێشکی خۆت پێ خۆشە پێ خۆش بەزەبت فایلەکەی بەرسیارە.
بەخە حەزەکەی پێ بڵێن بەخە ینی نۆرمەڵە بۆ نۆرمەڵە لەبەرەوەی کە من بە شتێکی لەوەچێ بە تەفسیرێکی خۆشەویستی لە مناڵیش لەوانەیە زۆریان پێوت بێتی بەڵێ کەواتە تەفسیرەکەی اینجا کە لە ئاخیرە ئەگاتە قۆناغی چوارەم ڕەدولفعلەکە کە کاردانەوەکە اینجا کە بەچی جۆرێک دەرێ بڕێت کە دەکرێت لە بەرنامەکە باسی بکەین. زۆر ڕاست. خاتوشیا و تووڕەبوون لای تۆ چییە؟ بۆچی توو ڕابینێمە؟ تووڕەبوون شتێکی پێویستە، هەستێکی بەنرخە، هەستێکی گرنگە. هەستی تووڕەبوون نەبێ زۆرێک لە گۆڕانکاری مێژوویەکان ڕۆینە ئەیە. هەستی تووڕەبوون نەبێ مرۆڤەکان ناچنە ئەوەی کە سنووری خۆیان بزانن. ئەی لە تووڕەبوونا شەڕ دروست نابێت، شەڕ و کوشتار و دەستخۆش. بەڵام تووڕەبوون ئێمە ئەگەر بڵین هۆکاری تووڕەبوون چیەوە تووڕەبوون چۆن دەری ئەبڕم. تووڕەبوون پڕە لە وزەی ژیان، پڕە لە تاقە، پڕە لە شت یەک وزەیشی نەگەتیڤ نییە ینی نەرێنی نییە. دوو ئەکرێ بە دوو هۆکاری هەبێت. تووڕەیی بۆ چییە؟ یەکێکیانە ئەوە لە چ کاتێک ئەمە تووڕابین کە یەکێک پێ بە سنوورەکانمانێ. من شتێکم ئەوێت ئەوە ناکە یان پێویستیەکم هەیە پڕ نابێتەوە، یا ئەوەیە سنوورێکم پێشێل کراوە یا خود ئەوە تا پێویستیەکم پڕ نەبووتەوە. پێویستەکانی مرۆڤ چییە؟ هەست بکەم بینراوم، هەست بکەم خۆشویستراوم، هەست بکەم ئایدم بە شوێنێک، بە خێزانێک، بە کۆمەڵێک، هەست بکەم کە شایستەم، گرنگم، توانامەندم. کاتی ئەمانە پڕ نابێتەوە تووڕەبوون دەرەکەوێ. تووڕەبوون ئیلا شەرت نییە بە هاوار و بە بەنگەدەنگ و دەستدانە سەر و قژی یەکتر بێ. ئەکرێت جۆرێکی تووڕەبوونمانەیە تووڕەبوونی پاسیڤە، پاسیڤ ئەگرێسیڤ، یعنی کەسەکە بۆ ناڵێەوە بکڵە بەسەر چاو. وڵا بیرم چوو، ئێوارێت وڵا بیرم چوو، نایەوێ بیکە. تووڕەیەکی لە تۆ هەیە یان تووڕەیەکی لە شتێک هەیە لە ژیانیان شەڕێ پێفرۆشێ، شەڕە پێفرۆشێ، ئێتە کوڕە و کوڕی نەیکڕێ ئەو شەڕە. بەڵێ بەشێکی ئەوەیە کە تووڕەبوون هەنێ جار کەسەکە لەبەرەوەی لە کۆمەڵگەی خۆمانە بۆن باسی ژنکەین، ژنی سەلار، فەقیر، سەنگین، بێبەنگ، ئەم وەسفانە دراوەتە پاڵژن باشە. ئەمە وتە دەفع بێت، دەفعی ئەکا ژنەکە عاقڵە، بێبەنگە، سەلارە، هیچ ناڵێ، بە هەموو شتێ ڕازیە، بە هیچ شتە تووڕە نابێ. بەس تووڕەبوونەکە هەموو بەچی لی دەرە بە ئەنواوەشکەڵ نەخۆشی لەشی هاوارەکە. خاتوشیا ئەوە دوایی لە کۆ شتیوە هەیە نازانم دکتۆر ئەوان پیانایە قسەکە، بەڵام ئێستا دەنگی بەرزبی لە مەترسە. وڵی نازانم خاتوشیا باسی ئەندشتی کرد، نازانم لەکوێ ئەو شوێنە. ئێمە کورتە فیلمێکمان هەیە باش. لەو فیلمە چەند شتێک ڕوو ئەدا. ئێمە لە هەموو ئەمە بۆ بینەرانی خۆشەویستیش لە هەموو پرۆگرامێکە کورتە فیلمێکمان ئەبێت زیاتر تەجسیدی ژیانی ڕۆژانەی خەڵکەکە، ئێمەی کورد، ئێمەی هاونیشتیمانی کێشەمانە بێ، دڵمان خۆشە بێت، تووڕە ئەبین، ئەنواع وەشکاڵ شت بەسەرمانە یەت. لەو کورتە فیلمە باسی چەند ئەنگڵێکەکەین، چەند بڵێین زاویەیەک لە ژیانە و باسی کاردانەوەکانەکەین. کورتە فیلمەکە پیشانی ئێوەی خۆشەویستین و پیشانی میوانەکانیشمانەین، دوای ئەوە قسەی لەسەرەکەین. ئێستا با پێکەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست تەماشای کورتە فیلمەکەکەین. فەرموون. داکوی بەخێر بێەوە کوڕم باشم. دادرم گەلەگەلە خۆشە. یاخوا هەر دڵت خۆش بی کا دەڕسمەکەش پیشانی من بدا گەلک جوانە پیرۆزت بیاخوا. داوازەوەی بینە ئیشم دیتەوە ئیش. ئۆ خەی لە خوای بە زیاد بی سەرکەوتوبی کوڕم یاڕەبی. دیدار کوڕم دەوەرە خوارەواز لەو مۆبایلە بینە ئەوە نان حازرە و باسار نەبیتەوە. مردم لە برساندایە ئەدی کا دیدار؟ کچم لۆ خۆت نازان دیدار
لەسەریە خەریکی مۆبایلە وا بزانم ئەگەر نەچێ و ئەنتەرنێتی لێ نەکوژێنیەوە نایەتە خوارێ. باش بوو هاتی کوڕم. بۆ برم مەشغوڵ بووم. دەزانم مەشغوڵی. وەڵی هیدایە شتێک هەیە نازانم برێم نەرێم. برێ کوڕم برێ هیچ شتە لە دی خۆت نایەلەوە. یعنی برێم؟ دەبرێت درم تەقی. دا بەخۆ دەزانم ئەو کولێم تەواو کرد. ئەو ئیشم بەدەستکەت. ئیشت بەدەستکەتێ کاکە؟ ئەرێ وەڵا گیانی کاکەی ئیشم بەدەستکەت. ئەوجا ژنی دێنم. ژنی دەینی؟ ژنی دێنی کوڕم. دیدارجان ئەتوو بە خۆت دەزانین ئەمن ئەو ڕۆژەم دەویست کات و ژنی بینی و ماڵ و منداڵی تو ببینم. بەس ئەو کچێکە دەیهینی لەگەر وەسعیمە دەکونجێت؟ دەگونجێت هەیە دەگونجێ. دا ئەوانە هەموو شتێکیان بڕاندیتەوە. ئەگۆ بڕۆنە خواست بێنی؟ ئەوەکەی کە خوا کەریمە. ئەوها بەسەری عیش. یان بۆم وەلیدە بنزین ئەمەیان بۆ بابا هاکچمە مامڕێبین ئایپاتێک بۆ ژیار کڕی ئایپاتەکەی پڕ لە یاری خۆشە. ئایپاتی چی کچم تۆ خوێندنت هەیە ئایپاتت بۆ چییە؟ ئەخ بابا هەمووی برادەرەکانم ئایپاتیان پێیە. خوا گەورەیە خوا گەورەیە بۆ تەکڕم. ئەخ بابا هەمنی شوادت بە مندا بەڵام بۆم نەکڕی. مەش بۆ قەرزی کاک سەلیمی دوکاندار. سەلام چۆنە؟ سڵاو بە قوربان بەخێر بێەوە. چ وستان کرد؟ چ بوو؟ چیان گوت؟ دالۆ قسان ناکەی؟ کوڕم خوا گەورەیە خوا گەورەیە. چ بوو چیان گوت؟ وەڵاهی هەرچەند تەمەشای دەکەم زۆر زەحمەتە. لۆ زەحمەتە؟ کوڕم ئەمە چین داخوازیەکەمان کرد بەس ئەوان لە شتیان زۆر دەوێ داوای ماری بەتەنێ دەکەن داوای زێڕی زۆر دەکەن ئێ مەسرەفی دیشیان زۆرە باشە ئەتو هەمووی چەند ڕۆژەکە دامەزرایی ئەو هەموو شتت پێ دەکرێ؟ وڵای تر خۆت هەوڵێکم بۆ بدە وەستاجان 32 بێ 64 بێ ئەلمویم دڵی مناڵەکە ڕازی بێت باشە بە قوربان چاوەڕێی تەلەفۆنی تۆکەم سوپاس. کوێنایدە ئەو بۆ خۆ پیمە چیوە مامۆستا لەوە خۆم شۆش کردیە خۆم شۆش کردووە خوا تۆ شۆفێری لۆ چیە لۆ چارەکە مارەوەندەیە بۆم چاکێتەوە نابم چاک مەکەوە بەس لە کات شۆفێری مۆبایل بەکار ئەو چی لاقە خۆشەویستان دووبارە سڵاو دەستخۆشی لەو ئەکتەرە بەڕێزانەکەم و لەو ستافەی کە ئەو کورتە فیلمەی کردووە
بینیتان هەموو کەس لە ئێمە یعنی کێشەی خۆی هەیە وەکو بینیتان کوڕە گەنجەکە لە زانکۆ دەرچووە ئیشی دۆزیوەتەوە بە دوای ئەوە ئەگەڕێکە چۆن بتوانێت خۆشەویستەکەی لەگەڵ خۆشەویستەکەی بەیەک بگەن بەڵام کێشە دروستە بێ فامیلی ئەوان فامیلی ئەمان کارکتەرەکەی تر کەسێکە مۆزەفە ئیشەکە معاشی وەرگرتووە هەوڵەیە پارەکانی دابەشکە بە مەسرفی ڕۆژانەی خۆی یعنی ئەم کەسە کێشەی هەیە یعنی بڵێن ئەوەی کە بەشی ئەوە کێشەی هەیە کە بەرەبەرە خەریکە ئەکوڵێ ئەمیش هەمان شت لێک شوێنە بەریەگەکەون ئیتر لێرە کاردانەوەکە دروستە بێ بەشەڕ ئەگەر دوکتۆر ئێمە بیرکەینەوە یعنی خۆمان بخینە جێی بەرامبەرەکەمان من کێشەم نییە لەخوا بە زیابە هیچ کێشێکم نییە بەڵام دکتۆر بەختیار کێشێکی هەیە لە ماڵەوە لەگەڵ خوا نەخواستە لەگەڵ خێزانیا لەگەڵ خەزووریا خەسوویە ئیشاڵاکە نابێ بەڵام من نازانم تۆ لە ماڵەوە ژیانت چۆنە کێشەکانت چۆنە من لێرە یەم یەکسەر لەگەڵ تۆ هەڵەچم من لەوانەیە ئەگەر کەسێکی ئارامم توانم خۆم ئارامکەم و بەڵام تۆ لەوانەیە ژیانەکەت ئەوە سەخت بێ ئیتر لەوا بێ کە بتەقیتەوە ئەگەر خۆمان بخینە شوێنی یەکتری تۆ بڵێ ئێمە نەتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین لە تووڕەبوونا کاک سۆران تەمە کە سری ڤیدۆکاکەیت بۆ دەرەکەوێت زۆر شت هەیە کاریگەری لەسەر مرۆڤەکان و کاردانەوەی مرۆڤەکان و لەسەر تووڕەبوون دروستەکە لەگەڵ ڤیدۆکە من چەند شتێکم نووسی خاڵی یەکەم ئەگەر دیقەت بدە ئیمەیج وێنە زۆر گرنگە ئەو وێنەی کە لە مێشکی منایە ئەو وێنەی کە لە مێشکما خەزن کراوە ئەو وێنەی کە تۆ وەریەگرم بەرامبرت ئەو وێنەی کە من بە خەڵکی ئەدەم کە تەنانەت ئەمە ئەچێتە بابی ئەوەی کە چۆن مەسەن لە دیناڵی ئیبتیسامی فی وەجی ئەخیکە سەدەق ئیبتیسامەیەک پێکەنینێک بۆ تۆ بۆ منی کە بە خێرە نووسێ لەبەرەوەی ئەو وێنە ئەو ئیمەیجەی کە تۆ بە من ئەدەی بە زمانی حاڵ کە زۆر جار ئەڵەن پێکەنین باشترین مێسەجە باشترین مێسەجای تۆ هیچت نەکردووە لە دوورەوە بە من دەڵێ بۆ نمونە مەسەرەن من دۆستی تۆم تۆ دیقەت بدە جاری وای لەم شەستی سلێمانی یەکێک بە مانای کەریمە بەسەر تا ئشکێنێتەوە بەس لە پەنجەرەکە ئاوایەکەکە ینی بە زمانی حاڵەڵێ خەجاڵەتم تۆش هیچی تر ناڵی نەوەڵا هەر هەمان ئاوایەکی کرد باڵم بە مرد عشرەتێکی وە کۆڵێ بەکاردێ نەوەڵا ئاوایەکی کرد و ئاوایەکی کرد دڵنیام لا ئەدەیت و تەلەفۆنی شەکێڵی ب 75کەشم بۆ بێن کەواتە خاڵی یەکەم زۆر گرنگە ئیمەیج ئەو ئیمەیجەی لە مێشکی منایە و ئیمەیجەی کە دەیدێن خاڵی دووەم دیقەت بدە کاک سۆران وردز وشە زۆر گرنگە هەر وشەکان هەمان وشەیە کە ئەو دێتەوە دایکەکە چۆن بەچی شێوازێک بە دایکە بە کوڕەکەی وت باوکەکە بەچی شێوازێک بە منداڵەکە قسەی کرد نەخێر بەچی شێوازێک بە تەلەفۆنەکە قسەی کرد نەخێر هەر بەشی شێوازێک سەرەکەی ئەو دوانە کە دابەزین لە سارەکە هەر بەس دابەزای لە سارەکە بیوتایە خەجاڵت خۆم مشکلەی ژیان وای لێ کردم ڕەنگە بەڕات چەند جار هەیە ئەخر دکتۆر بەختیار ئەم کوڕەگەنجەکە نازانێت ئەو پیاوەکە کێشەی چییە ئەو پیاوەش نازانێت کوڕەگەنجە کێشەی چییە یعنی حادیسەیەکە ڕووداوێکی هاتوچێ ڕووی داوە ئەکرێ بڵێن مەسەلەن تۆ سەلامەتی ئاخجاویستم لە وشەیە چەند خۆش بوو کەسەکە دابەزای بووی تا برا جوانەکەم بەخوا بزانم شکانتەوە بەسەرمە تۆزانین لە ئاخیرا ڕەنگە ڕەدولفعلێکی زۆر پۆزەتیڤی هەبیە و ڕەنگە زۆر جار بڵێ وەڵی خۆ ڕاستەکەی خەجاڵت خۆم کاکە لە خزمەتام چیت مەسرف کرد منیکەم کاتە وشەی وەردەکان زۆر گرنگ و مویمە خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمە من لە سیاقیم ڤیدۆ بۆم دەرکەوت ئەی زۆر گرنگە تەمەن گرنگە دیقەت بدە لەگەڵ تەمەنە غەزەب تۆزێت تووڕەبوون کەمە بێتەوە بۆ لە بەروی تەجروبەیە یانش بۆ خۆی قسەیەکی گرنگ و مویمە بۆ ینی لە درێژایی ساڵێک 100 جار شەڕ ڕوو بدە تاکوتەرا پیرێک لەگەڵ پیرێکا کردێتێ شەڕ بۆ لەک بە تەجروبەی تەمەن
تەجروبەی تەمە ئەزان دنیاوە نایێنێ ئافر ئەگاتەوەی خێبرەیە ئەگاتەوە خێبرەیە من لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ باوکم زۆر جار پێی وتومە کوڕم سیارێک ئەکێشێ پیاتا ناکێشێ پیاتا وریابە زۆر مەیکە بە مشکیلە قسەیەکم پێ دەڵێت زۆر جار من کردمەتە ئەڵقا زۆر جاڵێت کوڕم تۆ زۆر شت هەیە لە دەستی بدەیت خەڵک ڕەنگە هیچی نەبێت بۆیە هیچی نییە لە دەستی نەدا بۆیە تۆ دابەزە و ئەگەر وەرەقێ دووەرەقە مەسرفەکە بدەیت ڕەنگە گەلێ قازانشتر بێت لەوەی کە پەلاماری دێت چکە هەر پەلاماردا دوایی تەلەڤیزۆنێک ئیکا بە هەراڵە دکتۆر فلانێک بۆ نونە لەسەر $200 کردی بە شەڕ و ئاژاوکە کاتە تەجروبە و تەمەن و ئەیج خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە خاڵی ئەخیر کە دێمە لای جەنابتان هەستم کرد لە ڤیددیۆکە ڕلیجن دین دەورە بینێت دایکەکە شتێکی زۆر جوانی وتوتی چی خوا کەریمە ئەمە بۆ خۆی هێورکردنەوەیکی زۆر گرنگ و مویمە خوا کەریمە کێشە نابێ ئیشەڵا خوا سەر ئەدا و ڕزقەدات ئەمەش بۆ خۆی غەزەبی نەکات تاقیکردنەوەی ژیان پۆزتیڤیشە ئەوە ئەمەلێکیا بە ئینسان خات و شیاو لە سایتەکەی خۆت و هاوسەرە بەڕێزەکەت زۆر کار لەسەر مناڵەکەن یعنی کار لەسەرەوەی کە خێزان و پەروەردەی مناڵ ئایا ئێمە بەعام وەکو کورد تووڕین یا نەخێر ژیان دۆستین نەخێر ئارامین ئەمە یەک بە کورد بەعام اینجا ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە مناڵەکانمان و خێزانەکانمان بتوانین ئارام بکەینەوە یاخود خۆشمان لەگەڵ یا ئارام بینەوە دەستەکانە خۆش بێ ئێمە وەکو کورد بەڵێ قەومێکی تووڕین ئەوە نییە لە شاخاویە و لە ناو چیاوین و هۆکاری زۆرە ئەکرێ هۆکاری مێژووی هۆکاری سیاسی هۆکاری کۆمەڵاتی زۆر ڕۆڵی هەیە لەوەی کە کارگەی لەسەر ئەپیجەنێتیکمان دانێت و بە شێوازێکی تووڕە مامەڵاکەین وەک پێشتر ئاماژەم پێیا تووڕەیی یا ئەوەیە تۆ سنوورێکت بەزێنراوە یاخودەوەی پێویستیەکی دەرونی وجودی تۆ پڕ نەبووتەوە لەم حاڵەتەیە کە ئێمە تووڕابین لە هەردوو حاڵەتەکەی گرنگە ئێمە ئاگامان لەوە بێت کە جارێگەر مرۆڤێک تووڕەییتیانە بێت ئەوە بەجارە ئیشی لەسەرکەی تووڕەیتیا دروستکەی هەستێکی زۆر زۆر گرنگە بەس کەس هەیە تووڕە نەبێ ینی جارجار هەر ئاخر مشکلەیە نەتوانین تووڕە بیت مشکلەیە نەتوانین تووڕە بیت ئاوا تووڕابم جا ئەوە ئایا چۆن تووڕە بین لێرە یاسایەکەیە کە هیچ مرۆڤێک تەنەکە خۆڵی ئەوە نیە ئێمە تووڕەی خۆمانی بەسەر خاڵێکینەوە نە مناڵ نە هاوسەر نە کارمەند نە هاوپیشەکانمان ئەتوانم تووڕە تووڕا بێشتە شکێنێ بڵێ یا هاوارەکەی یان دایک و باوکەڵێ حەزەکەم تێر بیەم بە ئەرزە اینجا دڵم ئیسراحەتەکە مناڵەکەی بڵێ چۆنە بشتیوە بۆ نابێ باواقعی بن هەزاران نمونەی لەو جۆر هەیە لە ناخی هەمومانە تووڕەیی هەیە بەڵام پۆینتەکە ئەمەیە من بە شێوازێکی سروشتی بە شێوازێکی تەندروستانە لە شوێنێکی ترا ئەتوانم شوشە بشکێنم ئەتوانم گۆشەیەک بم بە ئەرزایان شتێکی قرس بم بە ئەرزا ئەم هەموو ئێنەرجیە زۆری کە لە جەستەما هەیە خاڵی کەمەوە ڕابکەم نازانم بە شتێک ئەمە خاڵیکەم بەس بەسەر مرۆڤ نابێ بۆت نییە بەسەر مرۆڤ خاڵیکەیتەوە خاڵێکی تر ئەوەیە کە لە دراماکە سیرمان کرد ئەوەی تیا ئەبینی لە تووڕەیە عادەتەن ئەڵێ فڵان کەس تووڕەی کردم ئەم وای نەکردای من تووڕە نابووم ئەو وای نەکردای من تووڕە نابم مناڵەکەم تەڵەبی زۆر خەتاکانە خیتە سەر بەرامبەر لە دەرەوە بە دوای لۆمەکارە لە دەرەوە بە دوای ئەوەیە گەڕین لۆمەکە بخینە سەر شانی کێ بەس ئەمە ژیانمان زۆر قورسەکە کە هەمووی لە ناو مێشکی خۆتەوە بزانم بڵێ ینی لێرە چۆن لێکی بینەوە گێژەڵ بەرامبەر وەکو کاردانەوەکانی بەرامبەر دۆخی دەرونی بەرامبەر وەکو گێژەڵوکەیەک ببینە ئێستا ئەمڕۆکەی ئەم چەند ڕۆژە بارانە ئەچیتە دەرەوە چاوەڕێ نەبوو بێتی ئەو بارانە بوو بێت چی ئەەکەی خۆتوڕە نابی بۆ بارانە نایکی بەهرا شتێکن لە دەرەوەی دەسەڵاتی تۆ هاتووە
چی ئەەکەی هەوڵی خۆت بگونجێنی بە دوای ڕێگایەکی دروسترا ئەگەڕێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەمەیە لە مەسەلە خێزانەکانە لەگەڵ مناڵە لەگەڵ هاوسەرە لەگەڵ ئەو دوو پیاوە کە شەڕیان کرد شتانێکی چاڕوان کراوە لە بەرامبەرەکان و هەمیشە شتانێکەیە ئێمە تووڕە بکە بەڵام کاردانەوەی من چیە لێرە وەکو گێژەڵوکەیەک وەکو تەمێک مامەڵی لەگەڵاکەم لە دەرەوە دەسەڵاتی منە کابرا بەو جۆرەیە وە خۆمی پێ پێناسە ناکەم بە شخصی وەری ناگرم مەرحەلە یەکەم ئەمەیە کابرا خۆی نائارامە کەس لە دڵخۆشییان دانانیشێت تووڕە ببێ ئەوەیە کە ئەڵەی مەسەلەن خۆت بخەرە جێی بەرامبەرەکەت مەسەلەن بۆ نمونە کەسێک خۆی نائارامە کێشەیەکی دەرونیە چوزان یە شەڕ بە تۆ ئەفرۆشێ تۆ یاخود کێشەیەکی گەوری هەیە لە ناو فامیلەکەی خۆیان هەرچی شەڕێک بە تۆ ئەفرۆشێ تۆ گەر خۆت ئارام بی ئەتوانی کۆنتترۆلی خۆتکەی بیرەکەی تۆ ئەو ئینسانە بواکە مەسەلەن ئەوروپیەکان ئەڵێ کە هیچە تووڕابێ ئەڵێ بزانە چ شوژنێک لە بن پێێتی هەڵبەتە کێشەیەکی هەیە بۆیە وا تووڕێ بۆی وانە ئارامە فعلا ئێمە پۆینتەکەم ئەمەیە چاوەڕێنەکەین چواردە ور دایک و باوکایەتی مامۆ بکە هەموو کەس نازما هەڵگرێ هەموو کەس ناسک بێ هەموو کەس کۆنتترۆلی کاردانەوەکانی خۆ بکە چونکە من ئەوە تەرکیزم لای ئەوە بێ کاکسۆران وای کرد دکتۆر بەختیار وای کرد ئەم وای کرد ئەو وای کرد تاقەکەی خۆم ئەڵێم کەواتە هەموو کەسێک ئەتوانێت باری دەرونی من بشڵەقێنەوە بم لەرزێنێ هەموو کەسی ئەو مافەی هەیە وام لێ بکە من هەڵبچم یەمە ناوە من چۆن ئەگەر ئەم دەمو چاووا بوو ئەم تووڕە بوو دامێک ڕووی یا فلانشتم بۆ نەبوو من چۆن مامەڵە لەگەڵ ئەمایەکەم خۆ دەبێت دیواری بە خۆ دروستکەی خۆ دیوارە دروستەکەی زیهنیان دیوارێک دروستەکەی وە عقلەتێکی گەشە سندوانە ئەکی بە فۆرمی ژیانت لەوەی کە هیچ شتێکی دەرەوە ناتوانم بلەرزێنێ من لە ناوە ئەوەنە سەرچاوە دروستەکەم بتوانم لەو مووقیفەیە چی بەخۆم بڵێم زۆر ڕاست مەسەلەی باوکەکە بۆ نمونە مناڵەکی داوای ئایپادی لێ کازەختێکی مادی زۆری لەسرە پارەکان جیاکاتەوە بە شیشتەکانی خۆی ناکە بەڵام ئەکەوێتە ژێر عاتیفەی مناڵەکەوێ بێ ئایپادی بۆ بکڕم ئەمە زۆرێک لە خێزانەکان خۆی تیابینێتەوە ڕێک چەند باوک بڵێەوە ڕێک منم من لێرە تێڕوانێکی ترم هەیە مناڵ دایک و باوکێکی دڵخۆشی ئەوێ زروفی مادیش کۆرۆنا هات بەدەست کەسمان نەبوو هەموو لە ماڵەوە بین زروفی مادیش هەنە جار بارێکی ئابووری بەسە وڵاتە بەدەست خۆ نییە ئەنی ناکرێ بڵین ئەوە ژیانی ئابووریوانە بووایەوە ئەبوو دڵخۆشترە بوون پێوەرەکە نییە هەمیشە شتانێکی ئێمە ئارام هەموو کەسێ لە ئێمە لەو باوەڕام ئەگەر باوک و داکیشی ئەگەر لە ژیانە بن یاخود ئەگەر وەفاتیان کردبێ هەردەم پێکەنینی دایک و باوکەکەت لە یادە و هەردەم شەڕەکانی شت لە یادە ناسڕێتەوە ناسڕێتەوە چێتە ناو مێمۆریەکە بەڵێ لۆنگ تێرم مێمۆری جا لێرەیە مناڵ دایک و باوکان زۆر زۆر خەمی ئەویانە مناڵ هەرچی ود بۆی بکەی دڵی خۆش بێ ڕازی بێ زۆر ئالوودەی ئەوی مناڵەکانمان پێکەنینەوە بینی لە ڕاستیە ژیان وای ئیش ناکە ژیان خۆشیشی تایە ناخۆشیشی تایە مناڵ ئەیەوێت دایک و باوکی پەیوەندێکی باشی لەگەڵی هەبێت دایک و باوکی دڵخۆش بێ نەک بە خەم و خەفەتەوە ئایپادی بۆ بکرەوە تو ئەزانی بە چ قەرز و قۆڵێ ئەوە بۆ کڕێوی ئاوا بەکاری ئەمی ناوێ یعنی خۆشببختی لە مادیاتانیە ئەوە زۆر ڕاستە لەمانەیجی ئەو حاڵەتەیە یعنی هەرچی وتی ئایپادم بۆ بکڕە وەزعی مادیت باش نییە شەرت نییە بیکە ئایپادەکە شکایەتە دڵی ناخۆشە بێت و دیسان کەواتە دڵخۆشی مناڵ دڵخۆشی نایبەستەوە بە شتە مادیەکانەوە لەویا کە ئەڵێی نا بەڵام عیلاقەیەکی زۆر بەهێز ئەکەی بە دیاری بۆی دکتۆر بەختیار نازانم ئەگەر یابانەکان مەسەلێک هەیە ئەگەری یابانەکان بێ من بیستومە نەمخوێنەوە ئەڵێ کێشەیەک ئەگەر چارەسەری هەبێت کەواتە ئەوە کێشە نییە ئەگەر کێشەیەکیش چارەسەری نەبێ کەواتە پێویست ناکە مێشکی خۆمی پیەوە خەفەتی بۆ بخۆم و مێشکی خۆمی پیەوە مەشغوڵ بکەم یعنی ئەگەر بەو مێتۆدە بیرکەیتەوە تەسەورەکەم زۆر جەوت خۆش بێ وانە خۆی من بێ دۆزێکی زۆر چاکە کاکسۆران بۆ زانێری بەڕێز زانستێکەیە پێڵێن NLP پێم خۆشە بینەرەکان سێرچی بۆ بکەن پرۆگرامی زمانەوانی دەماری یەکێک لە یاساکانی یاسایەکی زۆر جوانی هەیە کە لەگەڵ ئەم بەرنامەی جەناب تا زۆر یەکەگرێتەوە بە عەرەبی ئەڵێ وەراء كل سلوك توجد نیە ئیجابێ
ئەڵێ هەر سلوکێک هەر هەڵس و کەوتێک هەر تەسەڕوفاتێک لە خەڵکەوەی بینی ئیلا نیەتێکی ئیجابی هەیە بە دوایە بگەڕێ بۆ نمونە لە پڕێکا خێزانت ئەگیرێ و هاوارەکە و بۆڵەکە ئیلا نیەتێکی هەیە کە احتیمال لە سەردانی ماڵی دایک و باوکی بێ بۆیە ئەم پیاوە لێ گرێت و بۆی ئەم تووڕەبوون هەیە پیاوەکە لە پڕێکە ئەڵێ ژنی ترێنم تووڕە بۆ و لچی داوە بەیەکە بۆ پیاو هەیە بێرەشی وا بڵێ هەیە بەشی تۆزە غیرەتی هەرتیا ماوەشتا سفر نەبووتەوە بۆی بوختانمان بۆ نەکەن ئیلا نیەتێکی تری هەیە ئیجابیەکان کە شەرت نییە 100% وابێ ینی نەفرێک بۆ نمونە مەسەرن قسەیەک دەکات نەفرێک ڕەدوفعلێک دەکات نەفرێک تەسەڕوفات دەکات زۆربەی لەمای دەروناسیش هەروە دەڵێن ینی تەنانەت با بە زمانێکی تی بڵم بە زمانێکی دکتۆری بڵم کە من دکتۆرم ئەڵێ فیڤەر شتێک هەیە فیڤەر ینی تا بڵێ ئەمە دکتۆرێکمانە لە مامۆسای زانکۆ بوو ئەوی تا بەرەکەتە ئێمە کاتێک تا نەبوایە ئەبوایە مرۆڤایەتی ژیانی نابوو کاتێک کە تا دروستە بێت ینی شتێک هەیە لە ئارایە کاتە بۆنی شتێک دێت بڕۆ بە دوایە بگەڕێ هەتا تەنان لە ڕووی توبیۆمە وا فێرکراوین لە نەخۆشێکە تا هەبوو مەڵێ هیچ نییە چی ئەڵێ دوومەڵێک نییە لە ناخە چی ئەڵێ نەزیفێکی داخلی نییە چی ئەڵێ میکرۆبێک نییە ئاوا سیر مەکە بڵێ عیبت نییە و فشە دەکەیت و بڕۆکەواتە یعنی لە ژیانە کۆمەڵاتێکەشە بۆڵ و خوتە خوت و ئەمە تاکێ بزڵبت کاتێک کە تووڕەبوون دەبینین کاتێک تووڕەبوون دەبین ئەوە جیایە با لێرا قسەیەکی تر بڵێن ئایا دکتۆر بە ڕێزێکی سەسێ بەنامەکە وەڵا دکتۆر ژنێکم هەیە ئەڵی فیشەکەشێتیە چێ بە ئاسمانە و هیچیش لە ئارای نییە ئەوە بڕۆرەوە بۆچی بۆ چەند شتێک یەک جین و کرۆمۆسۆم احتیمالە جین و کرۆمۆسۆم دەورە بینە بە جیناتیش هەیە ئەو بەڵێ جین و کرۆمۆسۆم دەورە بینە وراسی ئەڵە دکتۆر باپیرە گەورەشی وابوو ئەڵە بەردەوام تیرۆگەکەی حازر بوو بەردەوام ئینەکەی حازر بوو من یەکەم دوو ئینڤایرۆمنت دەورە بینە ژینگە سوێنە لەسەرم نییە بینەرە بە ڕێزەکان مەکتەب سیاسی و سەرکردایەتی هەیە ئەگە تەداخور سیاست نەکەین ژینگەکەی دەورە بینە لەکوێ خوێندنی تاو کردو وەختی خۆی لە چی دامزراوەیەک بوو وەختی خۆی لە چی کۆمپانی وەختی خۆی لە چی شارێ بوو وەختی خۆی کە ئێستا بۆتە مەسوولی فلان سەرپەرشتی چی ئۆرگانێکی دەکرد دکتۆر بەختیار تەنانەت هەر ژینگەی ژینگەش ئەوەی ینی سەرما و گەرماش مەسەرەن لای ئێمە هاوینان خەڵگەبینی بەڕاستی تووڕێ بەس کە تۆزێ زستانە بێ و ئاوا تۆزێک کزەڵە بنەوە خەمە خۆش بووم اینجا بەهاران تۆزێ ئاوا گەشتیتەوە جەوت خۆشە ئێمە من خۆم گەرمیانی مەمە لۆمە گەرمیانی ناکەم کاکە ناقمان مەگرن گەرمیانی تۆزێت تووڕە بێ ئێو کاکە پلەی گەرمی چلو نوۆیە اینجا گەرمیانی بیت و کە چەڵیش بیۆک و من ئەوە هەرێتر من بۆ زانکۆ بۆ خۆشی ئێڵم بە تەلەبەکان ئەڵم ناقم مەگرن لێتان تۆڕن گەرمیانی بێ و چەمچەماڵیش بێ و شتێ لەوێش گەورە بوومە و وەختی خۆشی لە چوارباغ بێ دیترەوە فولی نیانە شەبەکەمان فولە لەبەر ناقم فول هەمووی کاردانەوەمان هەبێت بۆیە بەڕاستی ژینگەش دەورە بینێت ژینگەی خوێندن ژینگەی ماڵ ژینگەی خێزان ژینگەی چواردەور ئێستا من گەشتومەتەوە قەنەعەتی تەنانەت ژینگەی مۆبایل دەورە بینێ جەنابەت تۆ لە ناو کۆمەڵێک گروپای ئاگری لێبێتەوە لە چاو گروپێکا کە بەردەوام وەسفی ژن و ماڵ عایلە و خانوادە دەکات لە ناو گروپێکای مناڵەکەت لە ناو گروپێکمە پرسیارێکی لا دروست کردم دکتۆر بۆ بورە پێدەبڕم هەز ناگەی هەندێ مێدیا و هەندێ سایت لە سوۆشیال میدیا یعنی کار لەسەر ئەوەکەن کە تاچی کورد تووڕەکەن تاچی کورد بێئومێدکەن ئەم وڵاتی ئێمە وا نیشان بدەن کە وێرانەیە کە هیچ ئەمەلێکی نییە مالعلم وانە یعنی وڵاتی ئێمە وڵاتێکە پڕە لە خێر و بەرەکەت پڕە لە ئینسانی جوان و باش پڕە لە ژیان دۆستی یعنی هەز ناکی ئەمەش بە ئانقەست هەندێ لایەنە شتاکە نەک هەست ناکەم 100% وایە لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە مامۆستاکە ئەزانێک کێڵم ڕۆژی مامۆستایەکی زانکۆتی دکتۆر ڕۆژگارێکی پیسە تێکەوتوین خەریکە سیقە بە دایک و خوشکی خۆشت ناکی ڕاستەکە بەنامی تەلەڤیزیۆنی فلانژن خیانەتی کرد فلان پیاو خیانەتی کرد بەنامەیەک دەرەچێت ئەڵێت بۆ نمونە ژنەکەڵێت وڵا پیاوەکەم بۆ نمونە گرنگی پێنەدام بۆیە کەپڵانم لەو لاوە بۆ نمونە مەسن ئەڵێ وڵا 7 ساڵە سەیرەکەم پەیوەندی لەگەڵ ژنی ترا هەیە و فلانێکەواتە لە ئەخیرا ژنگەیەک دروستە بێت تو ڕابێ لە بەلاجان وڵات بەرای ئەو برا دەرەوتی دکتۆر وای لاتۆ تەلەڤیزۆن هەرداخە موبایل دابخەم چکات
وای لێ هاتوو ئەگەمە حدێک خێزانم سیقم بە خێزانم نیە خێزانم سیقم بە کچە گەورەکەم نییە کە 16 ساڵە دوکتۆ سوێنە لەسرم نێوتی 2 هەفتەیە بڕیارم داوە پێتر کچەکەم وت خۆت بە پاس و بە تەکسی بڕۆ ئێستا خۆمە گەرمە تا بەر دەرگاکە وەڵام نیتە دەرەسواری تەکسی پاس نبی واتە ئەخیر ئەگاتە ژینگەیەکە تووڕین ژینگەیەک بێزارین ژینگەیەک تووڕین لە هەموو ڕەدولفعلێ لە هەموو قسەیەک لە هەموو گفتارێک لە هەموو هەڵس و کەوتێک ئەسڵن لە ئاخیر ئەگاتە حدی ئەوەی کە تووڕی لە هەموو جلوبەرگێکە کچەکەت کوڕەکەت دەیکات بۆ وەکو جەنابەت باست کرد بەڕاستی بزەبت وایە ئەوەی کە جارانی منی بەختیار من و تۆ کەی تووڕابووین بچویناتە ژینگەیەک هەندێک تەسەڕفات و هەڵسوکەوتمان کرد ئێستا نا ئەو ژینگەیە لە ماڵەوە لە ناو مۆبایلەکە بۆ دروستەکات لە ناو ڤیدۆکەیە لە ناو ئەڵقاڵقەکەیە لە ناو ئەو سۆشیال میدیای بۆ دروستەکات بۆیە ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و مهم ئافرین بۆ ئەو دایک و باوکەی کە دەزانێت چی دلی تەکات لە ناو کەناڵەکانە چی ژینگەیەکی بارودۆخە دروست دەکات یعنی تۆ دیقەت بدە من و تۆیەک سەیری فیلمێکی ئەکشن بکەین کە بۆکو ئەڵێت هەمووی شەڕ و ئاژاوە و خیانەتە و من و تۆ سەیری با ناوی فیلمەکە نێنی سەیری فیلمێک دەکەین ئەکتەری فیلمەکە 4 جار خیانەتی کردووە لە چۆن جیاوازی نیە لە چاوسەیری مستەر بین بکەین لە چاوسەیر بێن ئەمە چی گۆڕی وە لاخیرەنجا با منەکو دکتۆر بازیکەم سترێس هۆرمۆنی دەرداوە ئاخر بۆ بەوەی بینەرە بەڕێزەکانمان بزانن تەنها و تەنها ڕەدولفعلێک و قسەیەک و جمێندانێک نییە ئەمە بینین و بیستنی هەندێشتا کاریگەری لەسەر ئەمیگدالا کردووە لە مێشکە ئەمیگدالا سنتەرێکە نازانم کوردەکەی چیە دوای ئەو کاریگەری لەسەر هایپۆسەڵەمەس کردووە هەر کوردی نیە لە کوردی خۆمانە دوای ئەو کاریگەری جا کوردەکەی چیە بەشێکە لە مێشکە کاریگەری لەسەر ئەدرینالگران کردووە ڕژێنێکە لەسەر گورچیلا بۆی بزانین ڕووداوەکە چۆن ڕۆدا اینجا ئەویش کاریگەری لەسەر هەندێک هۆرمۆن دروستەکە کە کۆرتیزۆل و ئەدرینالین و نۆر ئەدرینالینە اینجا خۆ بگرەهات لە دەستی دکتۆر بەختیار دەرچوو یەکسەر دەزگە بەشناو بزەبە دەست ئەبەی بۆ شتێک ئیجا یان تەلاقە یان تەلاقە و سێبەسێ تەلاقی بکەوێ بە هیچ شێخ و مەلایەک چاک نەبێ یان جمێندان و قسەیە وەکو دکتۆرە باسی کرد و مامۆستا باسی کرد و کەم تا زۆر جاینەکە باز دەکات کە یان ئەوەتانێک کەم تا زۆر بۆ چواردەورەکان یان ئەوەتانێک گەنجێکە و ئەڵێ مقابلم کردوەڵم کوڕم بۆ سەریان ڕۆشتێڵە دکتۆر تووڕیان کردم بێزاری کرد بێتاقەتی کردم ئەو دەقەی حەزمە کرد سیارەکە 200 لێ خوڕم وتوێتی چی ئەی خەوێنم بە سیارەکەی وتووە گێچەکە ئەخێنم هەتا خەوانیان لە ئایسی و بەداخەوە و کۆڵێت ڕددان و ڕەدولفعلەکە و بێزاری و بێتاقەتێکە هاتووە دیقەتت داوە کە تووڕابێ لە سەر جادە شەستێکە لە هیچ تاسێک ناوەستی بۆ ئیمانی نەبە ئەڵێ ژنەکارە چی تووڕەم کرد وتی سەرکەوە واوا لێ بوو ئەڵێ هەتا گەشتمە ماڵی باوکم لە هیچ تاسە و چاڵێک نەوەستا هەر لە ڕێگا خەری و بمکوژە وتم پیاوەکە وا بزانم ناگەمە باوکم ماڵی باوکم لە ڕێگا کوشتم بۆی ئەمە هۆرمۆنە و کاردانەوەکانە بۆ هەموو ئەو سترێس هۆرمۆنانە ئافرین بۆی کەم ژینگەیە بۆ جۆرە دروست نەکە ئەمە ئەوە نییە کە خاتوشیاوی شووتی یعنی زۆر گرنگە مرۆڤ خۆی ئەم دیوارە بۆ خۆی دروستکە کە لە کەناڵێکەوە لە سوۆسیال میدیا و لە شوێنێکەوە ئەم جۆرە بیرکردنەوەانە دێنە دانەیە بیخەنە ناو مێشکی تۆ خۆت ئەم دیوارە وەکو قەڵغانێ دروستکەی بۆ خۆی بۆ خۆت وانە؟ بەڵێ دروستە ئێمە لە سەردەمێکی زۆر زیرەکەین کە سوۆسیال میدیا بەشێکی سروشتی ژیانی ئێستەیەوە ئێستا بۆتە جێگرەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان گرنگ ئەوەیە نەبێتە جێگرەوەی ژیرکردنەوەی خۆمان یعنی زۆر بەمان لێسەر لە مەجلیسا جاران کە هاتوچۆ زۆر بوو خەڵک لە مەجلیسا قسەی خۆشیە کرد چیرۆکی گەڕایەوە تەنانەت لای ڕاستی مێشتیان چالاکە بوو فکری داهێنەرانە یاری جیاوازیان دروست بەڵێ بەس ئێستا لەبەرەوەی بەکاربەرێکی زۆر چالاکی سوۆسیال میدیاین بۆ ژیرکردنەوەی خۆمان بەکارێنین هەرکەس بێتاقەتە بێکسەرە چێتە سەر سوۆسیال میدیا لە مەجلیسێکی ئاوا لەبەرەوەی ڕۆحم ناتوانە پێویست بە ڕۆحی تۆ یەکسەر مۆبایلەکەم دەرێنم خۆمی پێوە مەشغوڵەکەم ئەمە وا ئەکات وەک مامۆستاژ ئاماژەی پێ ئەمە سترس هۆرمۆنی سترس لە جەستەمانە زۆر چالاکەکە تۆ خڵتەکە دەمێنێتەوە بۆ عایلەکەت تۆ ئەم هەموو نێگەتیڤیتیا بیستی ئەوە نەما ئەمە نەما کارەساتێکی وا بەڕێوەیە فلانکەس چی کرد فلانکەس چی کرد ژیانە بە ترسەوەڕە بۆیە زیهنت پاک نییە هەمیشە تۆ لە مەترسیایی گرنگەوەیە چونکە ئەمە بۆ مناڵەکانیشمان خراپە لە سەردەمێکی زۆر زیرەکی تەکنەلۆژیاین ئێمە ئەگەر نەتوانین بەکارهێنەرێکی زۆر زیرەکی سوۆسیال میدیا بین کە سوۆسیال میدیا کۆنتترۆلی ئێمە بکە چی بە مناڵەکەت بی چونکە کەرەستەی پەروەردەکە ئەمەیە ئەم مرۆڤەیە باشە پێویست ناکە ئێمە خۆمان پەروەردەکەین اینجا مناڵەکانمان شتێکی گەورەکان ئەز ناکەی گەورەکانیش پێویستمان بۆیە کە
بە خۆمان نابچینەوە کاک سۆران شتێک نییە ئەو بیرکردنەوەمان بگۆڕین بەڵێ ئەو ئەپرۆچی من و ئەحمەدیش لەسەرەکەین بۆ دایک و باوکاتی شتێک نیە بەناوی پەروەردەی مناڵ پەروەردەیان چی ڕێکی کە تەرتیبێکە پەروەردە خوارە ڕێکەکەیتەوە شتێک نیە بەناوی پەروەردەوە شتێکی بەناوی دایکایەتی باوکاتی ئەدای تۆ لیدەری لە خێزانەکەتە لیدەری لە بەکارهێنانی سوشیال میدیایە لیدەری لە مامەڵەکردن لە ترافیکێکە لیدەری لەوەی هەڵچوونێکی زۆرە بۆیە چۆن مامەڵە لەگەڵەکە لیدەری لەوەی حەسوودیت هەیە بەرامبەر کەسێک چۆن ئیدارەی ئەم حەسادەتاکەی چۆن بۆ مناڵەکەتی ڕوون ئەەکەیتەوە هەستێکی واتیامان جوڵاوەوە ئێستا خەریکم ئیشی لەسەرەکەم شتێک نیە بەناوی پەروەردەی مناڵ پەروەردەی مناڵ یعنی ئەو سەقەتە تۆڕێکی کەی ئەژڵێن مناڵ ئەوە ناکە کە پێڵی مناڵ ئەوە ئەکات کە ئەیبینێ کاک سۆران دەست بەرە بۆ چەناگەت لەگەڵم چەناگەت وڵای ڕاستگی ئێرێ بزەبەدەوێ تۆ ئەوە کرد کە من وتم خۆ من وتم چەناگە ئەوە دووبارە ئەکاتەوە مناڵ کە تۆ ئەیکەیت بۆ نمونە ئەڵێ 1000 جارم پێوتم منیش خستە پاقلەکە وەکو مناڵە عفۆویستم لەسەرەوە هەر بۆ ئەوی چەناگەکە ئەڵێ 1000 جارم پێوتی بەو تووڕەیە قسەم لەگەڵ مەکە بەم تۆنە خۆی هەر ئەوە ئەبینێ ئەو مۆزوع بێتاقەتی کردبووی حەزەکەم بە هێمنی قسەی لەگەڵکەی قسەی لەسەرکەی بۆیە چی ئەکەیت کەرەستەکە تۆی کەرەستەکە ئەبێ مەزبوط بێ هەرچی دایک و باوکە ئەو هەڵێ هەرچی بەڵام زۆربەی کات ئێمە هەمومان ئەڵێن ئەم مناڵە یەک لەزگەم بەرێ لی بم دڵنیام کەرەوە کە سەقەتە و من باشم هیچ کێشەیە لە ئەوانە کە ئێمە باوەڕەکانمانە گۆڕین کە ئیش لەسەر دەرونی خۆمانەکەین کە ئارامین کە ئەزانین عقڵەتی گەشە سندومان هەیە ئەڵێ من لیدەرم ئەبێ لەمەیا بەهێز بم ئەوەی پێگا زۆر باشە دکتۆر تەکنیکێک نییە بتوانین خۆمان ئارام بکەینەوە شتێک هەیە هەناسەدانێک چزانم شتێ بکەین تۆزە ێواش بینەوە لە ڕای خوا بڵێت با من کاک سۆران دووشت باسەکەم وەڵامی پرسیاری جەنابەتە جارێکەکەم ڕەنگە بەڕێزێک سێر بکە بڵێ تووڕەبوون چی لە مەسەلە ئەگۆڕێت یان ئەگەر هەبێ یان نەبێ زۆر تووڕەبوون بۆ معلوماتی جەنابتان یانی ببینەرەکانمان بزانن ئێمە تەنها بەرنامەیەک نییە بۆی کاردانەوە و 40-50 دقەیەک تۆمارکردن یەک کاریگەری لەسەر مێشک دروستەکە کاریگەری لەسەر دڵ دروستەکە کاریگەری لەسەر پەروەرداکە کاریگەری لەسەر بیرکردنەوە دروستەکە کاریگەری لەسەر بڕیاردان دروستەکە ئەوە تووڕەبوونی باوکێکە کە ئەڵێ بە حیاتی ئەم کچە نادەم بەو عایلێ بە شەرتێ 100% ئەزانێم کوڕعای بینیە بەس تووڕەبوونە لە نەنکی تووڕەبوونە ئەڵێ وەختی خۆی بەتەما بووم کچێکی ئەم ماڵە داوا بکەم نەیان داوا پێ منیش بە حیاتی کچ بەو عایلێ نادەم کاتە تووڕەبوون هیچ لەسەر داهاتوو دەکە تووڕەبوون کاریگەری سەر قیامەت دروستەکە ئەی باشە یانی چی نەفرێک لە بنی دنیاوە هاتووە 500 ساڵی ئامۆژگاریم کاڵێ لا تەغزەب دووبارەیە کاتۆڵی ئامۆژگاریم کاڵێ لا تەغزەب علەمایان دەڵێن هیچی پێنەوت وەرە کابراایك لە بنی دنیاوە بێت بۆ ڕۆژە بەو گەرما و کۆڵی هیلاکی و مادبوونە سێ وشەی پێوت لا تەغزەب لا تەغزەب لا تەغزەب 1400 ساڵ پێش ئێستا بۆی وا تەسەور نەکەین کە تووڕەبوون ئەڵێ کورە دکتۆر قەیچێکە دوای 5 دقە سار دەبوو ئەخر خۆ هەموو حادیسەی سیارە نیو دقەیە زۆربەی خۆکوشتنەکان نیو دقەیە زۆربەی تەلاقەکان مامۆستای ئاینی ئەڵێ 1 دقەی تر ئاوی ساردی بخواردایکەی سە پێتەڵم تەواو ناگەشتە تەلاق مامۆستای ئاینی ئەڵێ بۆم چاک نابێ ئەڵێ خاوەن 5 مناڵە 17 ساڵە زەواجیان کردووە بۆ 1 دقە وێرانی کرد جا 17 ساڵ زەربی ئەوە بکە کاتە کاریگەری لەسەر بەرهەمە دروستەکات کاریگەری لەسەر مشتری دروستەکات با بە 1 جارێ خێزانم ئەڵێ 1 جا چوومە دوکانێک گوتم فلان کەسەوە بەوە نابێتی داینە خۆ نەمدۆزیوەتەوە ئەڵێ و توێتی ئەشدادی نازام چی بە حیاتی ناچمەوە دوکارەکە چونکە خێزارشم باگراوندەکەی گەرمیانیە ناچێتەوە ئەم دوکانە بە حیاتی 1 دقە خۆی بگرتابی و تا خوشکە بەڕێزەکە بۆ خوا زۆرترم پێداوە ئەڵڵاه دڵنیام خێزانم بۆی زیادە کرد سعرەکەی بۆ زیادە کرد یانی لە 4 بۆی کرد بە 6 یان هیچ نەبێ ئەوت بۆ نووسنجوتی بە 9000 بە 10000 بەڵام 1 جار پی و توتێتی داینە خۆ نەمدۆزیوەتەوە یان ڕەچی هی خۆتە یان دۆزیتەتەوە یان ئەو پارەیە بینەبان حاڵتەوە گەرەوە تۆزێ
تۆخەکە بێ ئەسڵەکە بێتەوەڵێ و یان ئەڵێ دەرگاکە داخە دوای خۆشە دەرگاکە داخە جاوەشە پێ دەڵێ دوای خۆشە دەرگاکە داخە ینی بڕۆ چڕوچاوت و ئەگەر نا پێتە سرەوێنم ئەگەر نامی گەینەوە بۆیە بەڕاستی بەداخەوە تووڕەبوونە وای لێ هاتووە کاکەمە حزبمان لەبەر تووڕەبوون بوو تووڕەبوونی قەز و قار و مریشکێک نەبوو لە کوردستانە خەڵکێکی نەدا بەکوشت تووڕەبوونێک نەبوو لە مەجلیسێکا برادێک باسی کردوتی وەڵڵاهی کاک فڵان لە مەجلیسەکەی هەڵنەسایە خەریب بووە گەشتی نەڕێکەوتن بەڵام نەیەژوتمان ئاوا مەڕۆ کاکە مەڕۆ خۆی ئەزانێک کێ دەڵێم ئەمە لە ئاستی بەرزەوە دەڵێ وتم مەڕۆ کاکە مەڕۆ خەریکاگەینە نەتیجەوتی با بڕۆ ئەشداد نازام چی گوناح نییەمە لەگەڵ فلانی فلان ئەم چڕوچاوانێ دانیشین تووڕەبوونەکەی 5 دقە 6 دقە دوو شاری دەگونجات دوو حزبی دەگونجات دوو مەملەکەتی دەگونجات تەکنیکەکە چییە بۆ ئارامبوونەوە و ساردبوونەوە ها اینجا دێمە سەر جەنابەت کەواتە با باسی زەرەکان بکەین بۆی وا تەسەور نەکەن تەنها زەرێکە و ژنێک زەلیەک وەردەگرێت ئاستی تووڕەبوونە سەدام خوا بیگریا لە حەوبەر لە شوێنی بەس تووڕە نەبوایە لە کوێیت بگەڕایەوە بزانە چی ڕوێدە بەس تووڕە نەبوایە لەگەڵ ئێرانە نەیکردای بەس مرۆزم لە ئەم قەسر بگەڕایەوە بزانە بۆ نونە 8 ساڵ شەڕی ئێران و عێراق ڕووی نادا ئەو هەموو کەسە هەمووی کاتە حاڵی یەکەم یەک هەتاوەکو ڕۆشنبیریمان زیاتر بێت تووڕەبوونمان کەمترە بێت خێزانمە تووڕە بۆ قەیچێک ڕۆژێک پێغەمبەر درودی خوای سەبێ لای ژنێکی بوو لایەکێ لە ژنەکانی بوو حەزەتی عایشە هەموو پیا و چاکان نەزانن یەکێ لە ژنەکانی تر قاپێ چێشتی بۆ نارد حەزرەتی با بڵێن دایکە عایشە غیرەی کرد قاپەکەی دایە عەرسە لە لای ژنێکی بوو ژنێکی تری چێشتی نات ئەوش بە فرسەتی زانێتێتی منی چێشتی خۆشمەیە هەرتۆ حەزرەتی عایشە هەرتۆ خزمەتی ناکەی قاپەکەی دا بە عەرزە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وتی بە مناڵەکانی وتی دایکتان غیرەی کرد چێشتەکەی کۆ کردەوە هیچی تر ئەم معلومەیە کاردانەوەکەی بەزەوە بوو ئەم معلومەیە ئەگەر پیاوێک هەی بێ ئەم باسی دینەکە خۆتان زانی معلومات یانی چی معلومات لەسەر دەروناسی معلومات لەسەر ڕەگەزی بەرامبەر معلومات لەسەر شتێ هەر هیچ نەبێ منی بەختیار بزانم سووڕی مانگانە ئافرەت تووڕابێت هۆرمۆناتی تێکچێت ئافرەت تووڕابێت شیر ئەدا تووڕابێت دووگیانە تووڕابێت کاتە ئەم بۆ خۆی معلوماتێکی باش و چاکە دێمە چۆ لەبەر ئەوەی کە قسەکان خۆشن من هەر تا بەیانی جۆ لە ئێوە بگرم بێتاقەت نامم بەڵام کاتی بەرنامەکەمان کەمە کورتە فیلمەکەشمان بەشێکی ماوە بەڵام تەکنیکەکەم پێ بڵێ بۆ ئارامبوونەوە چی بکەین ئاوی سات بخۆینەوە بەڵێ یەکەم شوێنگۆڕین زانیاری زۆر پیاوە ساسە واڵێ فەرمودەکڵێ دانیشە پاڵکەوە تەنات فەرمودەیەکمان هەیە 1400 ساڵ پێش سەوا دەڵێ سێم هەوڵ بدە بەدیلێک بۆ بەرامبەر بدۆزەرەوە بزە و زەردەخانەوە پێکەنین وشەیەکی پێکەنینایی تێکە چاک تووڕەتم کرد سەر و دڵم گرتی یەکسەی تۆش پێکەنی ئیبتیسامە زمانی جەستە و پێکەنین ڕەنگە شوێن بەجێهێشتن و تەنانەت بەدیری تر دەڵێ چی با بزانم چۆنە بێ لە جارێکی ترە خوا گەورەیە خوا کەریم بۆیە حیزبەکان دەچی دەکەن کە لەسەر مێزەکە نەگەشتە ڕێکوتنەوە چی ئەگەڕێنەوە بۆ مەکتەب سیاسەکانمان و دوایی دانیشتێکی ترەکەین ئاگام لێ بوو نەتیجەی بوو ئەگەر بەهاتا لەو مەجلبی تا ئێوە پیاوی ئەوە نین من لە مەجلیسەیە دانیشین لەگەڵتانە بە دڵنیاوی دەگەشتەشە بۆیە گەڕانەوە بۆ مەرجەیەک بۆ ئیسیشارە و ڕاوێژ و کۆنسڵتەیشنێک شتێکی زۆر باشە با بڵین ڤێژنی دووەم یاخود تەواوکەری کورتە فیلمەکە تەماشاکەین فەرمونون خۆشەویستان مامۆستا بگورە توخوا بەخۆت سەلامەتی من باشم یاخوا هەر باش بوو مامۆستا بگورە وەڵڵه تەرکیزم لە دەستدا بوو هەر چ دەوێ ئەمە ڕاوەستایمە لە خزمەتتدا بوو کێشە نییە بە قوربانی تۆ بێ گرنگەوەی تۆ سەلامەت بی زۆر سوپاس ئەمەش دیوێکی تر کە ئەکرێت کێشەشمان هەبێ بەڵام لەگەڵ بەرامبەرەکەمانە بتوانین چکۆ ئێمە مرۆڤی بتوانین قسەکەین گفتوگۆ بکەین کێشەکانمان هەوڵ بین چارەسەریکەین وانە یعنی ئەکرێ وابێ ئەکرێ شەڕ نەکەیت بڵێ ئەکرێ بە شخصی وەری نەگری ئەکرێ بڵێ ژیانە هەموو شتانی تایە بە هەڵەشەوە مامەڵە لەگەڵ بەرامبەرانەکەی زۆر ڕاستە
ئەمە ئەم کردە ڤیدۆیە ئەم تۆزە دوو فەرمودەیە. یەکەم ئیبتیسامی فی وەجهی ئەخیکە صەدەقە ئیبتیسام و پێکەنین و زەردەخانە. دووەم کەلیمەی طەیبە کە ئینگلیز پێڵێت the power of the words. کتێبی لەسرە، بەحسی لەسرە، توێژینەوە لەسرە، هێزی وشە، ئەوەی کە ئێمە بە دوای وشەکانان ناگەڕین، ئەوەی کە من خەفەتە خۆم هەنێ ژن و مێرد مامۆستا سەرپەرشتیار سیاسی وشەی زۆر هەیە، فەرهەنگی کوردی زۆر ئەی خوا بڵێم بە قوڕت بگیریان نەگیری بۆ بە دوای وشەیەکی تران نەهاتی. تۆیەک لە جیاتی لە بەنامەیەکی تەلەڤیزیۆنیە بە من دەڵێ گەنج لەم وڵاتەیە بێئەمەلە و مستەقبەلی نییە و پاشە ڕۆژی نییە، 100 وشەی تر هەبوو، منت تووڕە نەکردایە، منت نەخستایەتە سەرجادا، ئیزرابت بە من نەکردایە، وەکو ئەڵێ فلانت نەکردایە. بۆیە ئەکرێ لە داهاتوو ئەگەر لە ئاخیری بەرنامەکەی وشەیەک بێدێ بۆیە دەڵێن بۆ خۆی تووڕەبوون سوودی هەیە بۆ معلوماتی جەنابەت سوودی هەیە بۆیە کە لە ناختە هانت دەدات تەشجیعت دەکات. ئێمە لە بەیانی و قساکەین دکتۆر بەختیار ئێستا ئەبێ بەرنامەکە سەر لە نوێ بکەینەوە بڕگەیەکی تر دابنێ بۆی ئەڵە سوودیە ئەڵە سوودیە بالضبط سوودی هەیە بۆ معلوماتی جەنابتان بینەرەکان با بزانن لەوانەیە سوودەکەیەوە بێ کە بەتاڵە بیتەوە. نانە شەرت نییە. ڕاپەڕین تووڕەبوون دروستی کرد، ئینقلاب تووڕەبوون دروستێکە، ئیزراب تووڕەبوون دروستێکە، ڕازیەبوون بە واقع تووڕەبوون دروستێکە. هەموو تووڕەبوونی خراپ نییە. ئەتی وە باشەکەیەتی جا بەڕای من هەمومان تووڕابین و تووڕە نەبی مشکلەیە ئەمە ئەبێ ڕێککەین لەسەرەوە ئەبێ مرۆڤێک تووڕە نەبێ ینی کێشەیەکی هەیە. بەڵێ ئەبێت جا شێوازی دەربڕینەکە چییە؟ بۆ نمونە لە ماڵەوە لە خێزانەکەیە مناڵ زۆر پێێنێ بە دەمارتا زۆر شت ئەکا کە دایک و باو گرژەکە بەس لەسەر ورد و درشتی ئەوەی مناڵ ئەیکا تۆ تووڕە ببی ئەمە قیامەت یعنی تۆ لە قیامەت بڵێ بەڵام ئەم تووڕەیە کە دروستە بێ ئەڵێ چی؟ ئەڵێ پێی بڵێ کە تووڕەیەکە چۆن دەرەبڕم ئەڵێ من لەم شتە بێزارم با پێکەوە بیر لە حەلە بکەینەوە کە تۆ یەیتەوە پێڵاوەکانە ئەخەی شتەکان ئەخەی من بە دوای تۆ کۆی ئەەکەمەوە زەختێکی نەفسی زۆرم لەسەر دروستەکە ئەمە چۆن حەلکەین کە 1 ملیۆن جار پێت ئەڵێم لە بەیانیەوە 6 جار پێم وتی بچیتە سەر کتێبەکانە کە تۆ ناچی چۆن ئەمە حەلکەین. تووڕەی زۆر باشە، تووڕەی یعنی چی؟ یعنی تۆ هیلاکی یعنی تۆ فریای خۆتکەوە، بەس ئەمە وشە هەیە کاتێک کە ئێمە ناتوانین وشەکان بەکاربێنین بەم جۆرە تووڕابین ئەقڵە ئاژەڵێکەمان ئەو بەشەی مێشکمان کە بەرپرسە لە کاردانەوەکان ئەو بەشە چالاکەکەی کۆرتێکس بەشی پێشەوەی مێشک ئەم بەشە بەرپرسە چی لە هێواشکردنەوەی ڤیددیۆکە هێواشە بمەوە هەناسێکی قوڵ هەڵەمژەم ئێستا منیش هەناسێکی قوڵ هەڵمژی و هێواش بوومەوە ئەوە بێ بکەین و من لە بەرێکە کاتی بەنامەکە نەماوە بەڕاستی قسەکردن لەگەڵ ئێوە زۆر چێژ بەخش بوو. خاتوشیا و دکتۆر بەختیار زۆر سوپاسانەکەین مادوومان کردن. هیوادارم بینەرە خۆشەویستەکانیشمان سوودێکیان وەرگرتە بێ. خۆشەویستانم هەتا بەرنامەیەکی نوێ بەخوای گەورەتانە سپێرم هیوادارم تەندروست باش و لەش ساغ و دڵخۆش بن. خواتان زۆر